تۆ چ دەکەی لێرە؟ من چی ئەەکەم لێرە؟ شعبان یەک ئیشم پێێت. بڕۆ هاتوو هیچ ئیشت بە من نییە، بڕۆ لێرە ڕاوەنستی. شعبان لەگەڵ تۆمە. ماما تکای ئەو خوایەت لێ دەکەم. یەک پرسیارمان هەیە. پرسیاری چ؟ وەرۆ چا هاتیە؟ ژێ لە من بگرە، هێ من بە، سوار سیارەکە ئەبی لەگەڵمان یەک ئیشمان پێێتە و هیچی تر. وەچی پێم گوتی ئەمن لەگە تو نایمە هیچێ، بڕۆ لێرەش ڕاوەنەستە، بڕۆ دەی. شعبان لەگەڵ تۆمە. جا بگرە. یەک ئیشم پێێتە، باوکی سەنگەر کێیە؟ نازانم، بمزانی با ئێستا پێم دەگوت. ماما تکای ئەو خوایە گەورە لێ دەکەم. دەست پێم بڵێ داکە بابی من چییە؟ گۆڕم نازانم، ئەگە بمزانی با پێم دەگوتی، دەبڕۆوازم لێبینە. جۆ بگرە شعبان، ئەلێرە ئەخی کێنم، خەڵگرین ئەلێرە ئەخی کێنم. باشە پێی دەرێم. کوڕی خۆم، ئەتوو کوڕی ڕەحمان توجاری. ڕەحمان توجار؟ فەرموو با بڕۆینە لای. ئێستا نا، ئەوان ئێستاکە لە ئیشێنە. بڕۆن عەسرێ وەرەوە دەچێن پێکەوە دەچین، بڕۆن دەی. شعبان ئێستا با بڕۆین. دا بڕۆ وازم لێبین، گوتم عەسرێ وەرن، ئەوان ئێستا لە ئیشێنە. بڕۆ دەی. کوڕی خۆم بڕۆ. وعد بی عەسرێ لێرە بم هاتم پێکەوە دەڕۆین. دەبڕۆن دەی وازم لێبین. جۆ بگرە شعبان. بە هیچ شێوەیە خۆت بزر نەکەی، عەسر من لێرەم. باشە دەبڕۆ دەی. ماما لەبەر خاتری ئەو خوایە ئەگەر عەسرێ بێ لەگەرمان دەی. وعدم دایە عەسرێ وەرن ئیشاڵڵا من لێرەمە پێکەوە دەڕۆین، باشە؟ عەسر دێمە ئێرە لێرە بزربی بەس خوا دەزانێت. وەرە دەبڕۆ، بڕۆ دەی. کوڕی خۆم بڕۆ، عەسرێ وەرە پێکەوە دەڕۆین. کامەیە؟ تا بسڕۆ لێرە؟ لێرەوە بڕۆم؟ مەڕۆ 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 ئەو خانی هەوا بگەڕێ بگەڕەوە بگەڕەوە مالیک. ئەو ڕوو لە هەوا. تاکیت خۆیەتی؟ هەوا 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 عەجەلەی مەکە. شعبان خۆیەتی یان نە؟ هەوا وەرە خوارێ. السلام عليكم. فەرموون؟ باشی کچی خۆم. سپاس دەکەم. بابل لە مارەیە؟ بەڵێ. ئێوە چێن؟ ئەمە دۆست و برادەری باوکی. دقیق بە پرسی پێ بکەم. نایەوێت نایەوێت. کچی خۆم شعبان بڕۆ ژوور. نایە ئەمە دۆست و برادەری باوکی وەرە. کاک ڕەحمان باشی؟ کاک ڕەحمان چییە دەرەی نامناسی؟ فەرموستان دەوێت. کاک ڕەحمان ئەتوو ئەمنی ناناسیەوە؟ ناوەڵە ناناسمەوە. گۆرەم شعبانی کەم ناس بە بیرە خۆت بینەوە. شعبان چێیە؟ هەوکە پێی ناوێت زۆرت لە کاتی ناگرین، یەک دوو دەقەت لە کاتی دەکوژین و دەڕۆی، باشە؟ بڕوا بکە ئیشم گەلک زۆرە، ئەو مەجالەم نییە من. ناوی خوا بێنە، ناوی خوا بێنە. فەرموو فەرموو فەرموو. باوچی وەرە. فەرموو فەرموو. فەرموو. ئێستا چیتان هەیە بڵێن فەرموو. ڕەحمان ئەو ئەسەرەتا ئەمنت نەناسیەوە گوتمان قەیناکە و قەبوڵمان بوو، بەس پێم برێ ئەو گەنجەش ناناسیەوە لێرە دانیشتیان. نەخێر نایناسمە. ئەو پیاوە دەڵێت چی؟ کچم نایناسم کاکە ئەنگۆ ئیشتان نییە، ئەگە ئەنگۆ ئیشتان نییە منی شوێ فەرموو بڕۆنە دەرێ کاکە بڕۆنە دەرێ. دانیشە. ڕەحمان
دانیشە با بابەتەکەی هەموو بژێڕین. چ دەژێرنەوە؟ لەسەخ کچی خۆم دەمەیە بابەتەکە لۆ باسکەم کە پێشتر نەتزانیە. ئەو کوڕەی کە بەرامبەرت دانیشتیە ئەوە برای تووە. برای من؟ کچم باوەڕ بەو فلیمانە مەکە ئەوە درۆی دەکا هەستم بڕۆ نەدەرێ بابا هەستم بڕۆ دەرێ هەستا لە شوێن خۆ دانیشە. ڕەحمان دانیشە ڕەحمان دانیشە. باوکە بۆم باسکە بزانم ئەوانە دەڵێن چە؟ کچەکەم ئێستا هەموو لۆ دەجێڕم. ڕەحمان لەبیرتە 5 ساڵ پێش ئێستا منداڵەکە تینەداتە خەزیزی خێزانم کە مامان بوو گوتت مێشی تەواو نیە و شەلەلا لەبیرتە؟ نەخێر لەبیرم نییە. ئەمیش لە ترسی ئەو خودایەی ئەو منداڵم هەگرت و دامە خێزانش کە منداڵیان نەرەبوو. ئەو منداڵەش ئەو کوڕ ئێستایە. کچم باوەڕ بەو شتانە مەکە ئەوانە هیچ ئیشیانی هاتنی ئێرکانە فیلممان لۆ دروستکەن.